تەواوی کانی و کارێزەکانی قەزای قەرەداغ بژاونەتەوە و بەشی زۆری بەندا و پۆند و گۆماوەکانیش سەرڕێژیان کردووە. دوای گوزەرکردنی دانیشتوانی قەزاکە بە هاوینێکی سەخت و بێئاویدا، بەڵام وەک ئەم ئاژەڵدارە ئاماژەی بۆ دەکات، تەواو مەترسیەکان بۆ هاوینی ئایندا ڕەویونەتەوە. وەڵایی ئیسفادەی زۆرەکەیە لەبەرەوەی ئاژەڵەکان کە دەریانەکەین هەتا وەکو ئەچێتە تقریبەن مانگی حەوتەوانێ ئێمە ئیسفادە لەو بەنداوە ناکەین لەبەرەوەی حیوانەکان ئاوی لێ خۆنەوانێ. ئاو نەبوو بەنداوەکانش ئاویتیان نەبوو. اینجا ئەو ئاوەشی کە تایە بوو هەمی بۆگەنی کرد هەرزوو کەڵکی نەما حیوان ئاوی لێ ناخواردەوانێ. چاوەڕێکری ئەمساڵ ئیشەڵا هاوینەکە وەکو هاوینی پار پشتیوان بەخوای گەورە ئیمساڵەکە زۆر لە پار و لە پێرار باشترە. بەنداوی ئەستێڵ بەرزیەکەی 18 مەترە و درێژیەکەی نزیکەی 160 مەترە و توانای گلدانەبووی 250 بۆ 300 هزار مەتر سێجا ئاوی هەیە و بە یەکێک لە بەنداوە مامناوەندەکانی هەرێمی کوردستاندا دەنرێت. ئیسفادێ بۆ ئاژەڵداری بۆ حیوانداری بۆ فەلاعات بۆ زەراعات بۆ کشت و کاڵی ئیسفادێ ئیشەڵڵا بەخوای گەورە. ئەم سەرڕێژکردە لەکەوێ سەرڕێژی کردو بەنداوە؟ وەڵا لە یەکەم بارانی پێشوو هەمی سەرڕێژی کرد. بارانی پەڵەی پێشوو نەوەی زووباری بەس ئەمەی دوایی هەمی سەرڕێژی کردو. قایمقامی قەزای قەرەداغیش باس لە پلانی ئیدارەکەی بۆ ڕووبەڕووبوونەوەی وشکە ساڵی و کەم ئاوی لە سنوورەکەی دەکات کە بۆ ئەو مەبەستە چەندین پۆندی خۆڵی بچووکیان لە سنوورەکەیان دروست کردووە. ئێمە لە قەزای قەرەداغ بەنداوێکی باشمان هەیە، بەنداوی ئەستێڵا و 3 پۆندی گەورەی باشیش دروست کراوە لە دەرەویانە دانەیەکیان یەکێکیشان لە بەڵخەی خوارووە یەکێکشان لە بەردەیە. ئەم بەنداوانە لە ئێستاە سەرلێژی کردووە ئەلحەمدولیلا و ئەبێتە هۆی ژیانەوەی قەزاکەمان و ئێمە پێشتریش نووسراویمان کردووە بۆ ئەو لایەنانەی کە بەندا و پۆند دروستەکەن. چەند شوێنێکمان لە قەزاکەیە دیاری کردووە، ئیشەڵا ئەوانیش بە پێی پسپۆڕی خۆیان و بە پێی ئەوەی کە چۆن بتوانن ئەو کارەمان بۆ بکەن لە قەزای قەرەداغ بەنیازن لەم ساڵی 2026 نوێنەری خۆیان بنێرن شوێنەکان ئەوانە ئێمە دیاریمان کردووە. ئەوان بە تەئکید فەحسی ئەکەن و ئیشی لەسەرەکەن هەر لە هەر شوێنەکە کە توانرا پۆندی لێ دروست بکرێ لێ دروستەکەن. چاوەڕوان دەکرێت بەهۆی باران و بەفری ئەم ساڵ هاوینەکەی هاوشێوەی ساڵی ڕابردوو سەخت نەبێت و کانی و کارێزەکان وشک نەبن، بەڵام ئەگەر حکومەت پلانی درێژخایانی وەک دروستکردنی بەنداوی گەورە هەبوایە ئەوە دەیتوانی ئاوێکی زۆری بارانە و کۆگا بکات و ژێرخانی ئاوی هەرێم ببوژێنێتەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.